مەگەر نەو بیسووە شەیتان پەلەی کرد ما هي البركة؟ ئەگەر تۆیش وێڵی وە دوای بەرەکەتەوە هەمیشە داواکەی لە خوا بەرەکەت خەڕسقم بیخە سامانم بیخە ژیانم بزانە بەڵگە شەریعەکان پێمانێژن خوا گیان بەرەکەتی خسۆتە ئام چەند شتێکی ئێستا باسیەکەین بەجوانی هەتا کۆتایی لەگەڵمان بە یەکەمیان کتاب أنزلناه إليك مبارك ئەسڵی بەرەکەت لای قورئانە با پشتێ لە قورئان لە ژیان تا هەبێ گوێی لێگری ئەی خوێنیتەوە لە بەریەکەی المهم بە تایبەت سوورەتی بەقەرە ئەوەی نەیخوێنێتەوە بە حەسرەتەژی خوایە بەرەکەت بخە بەرە بەیانی ئومەتەکەم ئەگە تۆ لە 12 لە خەو هەستی ئەم نزایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام حتمەن شمولت ناکە زوو هەسە تەمەڵی خێرە دوای خۆی نایەرێ لەسەر خوانەکانتان کۆبنۆ بسملای لێکن ئیسرافی لێ مەکەن سپاسی خوای لەسەر بکەن خوای گەورە بەرەکەتی تیاخابۆتان بەرەکەت لە ئینسانی شکرانە بژێر و بە قەناعەت بەڕاستی زۆر نزیکە لئین شەکەرتم لازیدەنەکم البركة عند أكابركم پیغمبرمان صلى الله عليه وسلم ئاوای فەرمووە بەرەکەت هاڵای بە تەمەنەکانتان هاڵای بە ئەزمونەکانتان گوێیان لێ بگرن ڕاوێژیان پێ بکەن خەسار ناکەن هەر مامەڵەیەکەی حەزەکەی خێری لێ ببینی خوای گەورە بەرەکەتداری کا ڕەسوڵ الله صلى الله عليه وسلم پێی فەرمووی ڕازگۆ بە ئەگە فرت و فێڵی تیا بکەی حرامی تیا بخۆی وەڵڵی خێری لێ نابینی و خوای گەورە بەرەکەتی تیا هەڵەگرێ سلام کردن بە هەمان شێواز بەرەکەتی تایە تەحیەت من عند الله مبارەکەة طیبە درێخی لێ مەکە ئەگە دینارێکت سەرف کرد خۆم بۆ تێدەم خورما ماڵێک خورمای تیانەوێ ئەهلەکەی برسین با لە ماڵتانە هەبێ بەرەکەتە بەرەکەت ها لەو شتەی کە بەردەوامە ئەگەر کەمیش بێ لەگەڵ ڕۆژگار زیادەکات هەر جوڵەیەکەکەی نزایەکی تایبەتی لەسەر هاتووە ئەخۆی ئەخەوی خۆتە گۆڕیەج تە ماڵشتە سواسارە هتت بەس خوا ئەزانێت چەندێ سوود و هێز و بەرەکەت ها لە ئەم نزایەنە کەی خۆت فێرەکەی ماڵ وە بەخشین کەم ناکە بە ڕاستی بکەینەوە پێچوانەوە خوا بەرەکەتی تیاخە ببەخشە بۆ نابەخشی بۆ لەسەرێکی دانەی مەگەر خفەت و کێشەوە ئاواتت نییە ئەگەر لە مەڕداری ئەزانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ خوا بەرەکەتی تێخستووە لەوانەیە لێت بشارنەوە هەتا ژن نێری باوەڕکە هیچ و نابێ بە هیچ بەرەکەت نییە لە سینگلیە وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء أجر هجاريش بن يغنيهم الله من فضل خوای گەورە دەوڵەمەندیانەکاو دەری خێریان لێ یەکاتەوە لە توێش یەکاتەوە هەر دەست خاڵی بوو یەکسەر زکری خوا بکە باوەڕ کە بەرەکەتێکی زۆرە خەنە ناوی ژیان تۆ معقولە ئەو هەموو زکرێکە لە پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم وارد بووە تۆ ئاڵودەی زکرێک نەبی ڕۆژانە هەمیشە دووبارەیکەی تۆ مەخابن بێژە اللهم صل على محمد وتت ئەفەرمێ زەیتی زەیتون بخۆن و خۆتانی پێچەورکەن چکە لە دارێکی مبارەکە ئاوی زەمزەم و ئاوی باران ئاوێکی مبارەکن با لە ماڵتانە هەبێت بە تایبەت نەخۆش زۆر سوودی لێ وەرەگرێ ونزلنا من السماء ماء چی مبارەکە مەگەر نەو بیسووە شەیتان پەلەی کرد چاوی خۆی دەرکرد چەند جار بە هەڵەیە چووی و زەرەر و کردووە هەمووی بەهۆی پەلەپەلەی توانێت خوا بۆیە بەرەکەت هەلە لەسەر خۆی ئەوەی تەمەەن درێژەکە و دنیا ئاوەدان نەکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ بریتیە لە سیلەی ڕەحم و ڕەوەژوانی و ئاو ماڵباشی ئەگەر ئەمانە کەمی کرد بەرەکەتیش کەمەکات لە کۆتاییە لەبەرەوەی خوا خاوەنی هەموو بەرەکەتێکە حتا زیاتر لی بترسی و گوێڕایاڵی بکەی زیاتر ئەیڕژێنێ بەسرت ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض ئەگەر ئێوە لێم بترسن بەرەکەتی ئەرز و ئاسمان ئەڕژێنمە سەرتان بەرەکەتت گەرەک بگۆڕێ لایک و فۆڵۆتان بیر نەچێ سلام علیکم